چۆن چارەسەرکەین ئەی هاوار حەسادەتی خۆمان چۆن نەهێڵین ئەفەرمێ کاکە هەندێک جار بەچی ئەبێ ڕازیوی بە قەزای خوا وتارة بالزهد في الدنيا هەندێک جار ناوەڵا سێرەکەی باشە دنیاکی فانی ئەوە ئەهێنێ کە من حەسادەت کەم هەندێک جار سیر بکە باش ئەم نیعمەتانە کۆڵێ هەموو غەمە بوو لەم دنیا بۆ زیادەکەن لەو دنیا حیساباتە زۆرترەکەن ئاخر ئینسان خۆ حتا پارەی زۆرتر بێ ئەموالی زۆرتر بێ ئەملاکی زۆرتر بێ لێرە هەمی زۆرترە ئەڵێ کابرا فەقیر بوو ئەڵێ دوایی وردە بوو بە خاوەنی شت ئەڵێ کە فەقیر بوو ئیسراحەتە خەوت کە فەقیر نەبوو دوایی ئەرێ مەڕەکان هاتنەوە ئەرێ بزنەکان چیان لێ هاو ئەرێ سایکەوە بۆ ناوەڕێنێ ئەم شەو ئەرێ نازانم چی دەی یەک دنیا مشکلە ڕووی تێکە حیسابیشی لە ئاخرەتە زۆرتر هەندێک جار ئەمە ئەدگێڕێتەوە ئەڵێ کابرا زۆر مرتاح و ئەوانە بوو پاشا وتی بە خادمەکەی وتی مرتاحی ناهێڵم بڕۆ 9 لیرەی بۆ بخەرە خوارەوە 9 لیرە کەوتو بۆ خوارەوە جوزو ئێشمە باشە بۆنەوە بۆ 100 باشە بۆ مشکلەی ئەچۆ دەرەوە ئەگەڕا بە چراکە ڕێ شەو هەتا بزانی خەوی لێ نەکەوت دەر ئەگەڕا باش یەک دارەگە بدۆزێتەوە پێشتریش هەر زوو ئەخەوت ئیسراحەتی ئەکرد مشکلی ئەو پیا بوو سوبحان الله ئەو هەیە کە نیعمەتەکان زۆرە بن بەخوا مەشاکیلیش زۆرە بێ و حیسابیش زیاتر هەندێک جار ئەمە واد لێ ئەکات لە حەسەب بتگێڕێتەوە هەندێک جار ئینسان ئەوە خاتراتە بە دڵی ئینسانایە بەڵام بەم شتانە خۆی ئەگرێتەوە ئەڵێ خورجا ئەمە قەزاوەتی خوایە من ڕازیم خوا ئەمەنەی بە من داوە ئیتر تەواو ئارام ئەگرێ دڵی کورە هەندێک جار ئەڵێ کورجا خۆ دنیا بایی ئەوەیە زۆهدی تیا ئەەکەم هەندێک جار ئەڵێ کاکە بەخوا ئەمە هەموو غەمی زیایی کە ڕزقی زیایی کرد ئەمە وای لێ ئەکا کە ڕایگرێ و ئیش بە حەسادەتەکەی ناکە یەک کەلیمەش ناڵێ لە مەسلحە ئەمە شتێکە ئەو خاترەیەکە بە مێشکی ئینسانایە ئەگەر بەم شێوازە بوو زەری لێ نادا ئەوەی کە لە ناخیە چکۆ ناخی هەموو کەسێکە حەسادەتێ زەری لێ نادا